لە ئێستادا گەرم و گوڕترین بابەت لە هەرێمی کوردستان پرسی کاراکردنەوەی پەرلەمان و ئەنجامدانی ڕیفراندۆمە کە ئەمەش وای کردووە لە چەند ڕۆژی ڕابردوو و داهاتووشدا کۆبوونەوەکان جۆرێک لە شێوازی بڕیاردان و یەک لاکەرەوە بەخۆ ببینێت. تانووسینی ئەم راپۆرتە بزوتنەوەی گۆڕان لە کۆبوونەوەدایە بۆ ئەوەی دوا بڕیاری خۆی بدات لە بەشداریکردن یاخود بەشداری نەکردن لە کاراکردنەوەی پەرلەمان لە دوای 2 ساڵ پەککەوتنیدا. پەرلەمانتارێکی پێشووی گۆڕانیش دەڵێت بۆ بەشداریان لە کاراکردنەوەی پەرلەمان داوای گرنتی پەرلەمانێکی چالاک دەکەن نەک تەنها بۆ مەرامێکی سیاسی و حیزبی. گۆڕان بەلایەوە گرینگە کاتێک پەرلەمان کارە دەکەێتەوە ئامانجی هەبێت چکە ئەدامۆزگایەوەکی شەرعی یاساییە پێویستە ئەرچی هەیە ئەرچی چارەسەرکردنی کێشەی یاسایی هەیە ئەرچی چارەسەرکردنی شەفافیەت و داهاتی هەیە ئەرچی چارەسەرکردنی پرسە نیشتیمانیەکانی هەیە. ئێمە پێمان وایە پەرلەمان دەبێت بۆ مەبەستی حزبی ینی مەبەستم حزبی تایبەت نەبێ بەڵکو بۆ کارکردنی دەستگایەکی نیشتیمانی بی. خاڵە سەرچیەکە داخوازی سیاسیمان هەیە تا ئێستا لەگەڵ ئەو لایەنانە نەگەیشتنە ئەو نەتیجەی کە داخوازی سیاسیەکانی ئێمە کە تعبیر لە هاوبەشێتی لە بڕیاردان لە ئایندەی کوردستان کە تێیدا بێت. چاودێرێکی سیاسیش پێی وایە کاراکردنەوەی پەرلەمان بە شێوەی کۆدەنگی پێویستیەکی گرینگە و دۆخی سیاسیش وا دەخوازێت ئاشتەوایی نیشتیمانی سەر لە نوێ دروست بێتەوە نەک پەراوێزخستن و بڕیاردانی تاکلایەنە. ئەم قۆناغاوا پێویست دەکا کە هەموو هێزولایەنەکان بگەنە ڕێکەوتنێکی پێکەوەی بۆ کاراکردنەوەی پەرلەمان بۆ چارەسەرکردنی هەموو ئەو کێشە سیاسی و ئابوووریانەی کە لە هەرێمی کوردستان هەن. ئێستاش هێزولایەنەکان ئەو مەرجانەی کە هەیەە بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لەگەڵ مەرجی لایەنەکانی دیکە پارتی و یەکێتی و یەکگرتووی ئیسلامیش هەمووان ئەو مەرجانە لەیەک بدرێن بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان ڕەچاو بکرێت لە چاکردنی بژێوی چارەسەری هەموو کێشە و گرفتەکان لەناو هۆڵی پەرلەمانە بکرێت بەڵام بەبێ پەراوێزخستنی هیچ لایەنێک و بەبێ ئەوەی کە لایەنەکانیش مەرجی تعزیزی لەسەرێکدا بن. لە دوای زنجیرەیەک کۆبوونەوەی نێوان هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەت لەگەڵ نزیکبوونەوەی وادەی ئەنجامدانی ڕیفراندۆم گۆڕانکاری سیاسی لە ئارادایە و بە پێی شارەزایانی سیاسی داواکاریەکانی هەریەکە لە گۆڕان و کۆمەڵی ئیسلامی ئەگەر جێبەجێ بکرێن ئەوا دەتوانرێت خزمەتێکی زۆر بە خەڵکی کوردستان بگەێنێت بەبێ جیاوازی چونکە یەکێک لە داواکاریەکانیان بریتیە لە دەرکردنی یاسایەک بۆ لادانی پاشەکەوتی موچە و باشکردنی بژێوی هاوڵاتی و شەفافیەت لە داهاتە نەوتیەکان. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر